داری بەڕێز دکتۆر فاروق قەرەداغیمان کردووە کە شارەزای ئابووری تورکیا و لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. دکتۆر ئەم کاتت باش ساڵ دەبێت. دکتۆر پێم بڵێ ئایا تەنها ئاڵۆزی سیاسی بوو وای کرد لیرە لە 36 دۆلارێک لە 36 لیرەوە بگەێنێتە 41 لیرە یاخود هۆکاری کە لە پشتیەوە هەبوو؟ سلااو بێگومان دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2023 لە تورکیا و هاتنی بەڕێز محمەد شیمشەک بۆ وەزارەتی ئابووری توانین بڵێن سەردەمێکی نوێ لە ئابووری تورکیا دەستی پێ کرد و کۆمەڵێک ڕیفۆرم و چاکسازی لە بواری ئابووری و سیستەمی بەڕێوەبردننی ئابووری لە تورکیا ڕوویدا و لە ماوەی ساڵی ڕابردووە فایزی سووی بانقی مرکزی لە تورکایە لە 8.5 هەتا 150 بەرز بوویەوە و لە ڕووی هەڵاوسانی ئابووریشەوە بە ڕێژەیەک توانی ئەو هەڵاوسانە زۆری کە بەردەوام ساڵانە خۆی لە نزیکەی 70 بۆ 100 دەبینیەوە ئەم ساڵ بە ڕێژەیەکی کەمتر و هەوڵ بدا بیگەهێنێتە ڕێژەیەکی دووخانەی بۆ ئەوی هەڵاوسانەکە بۆ شێوە بەرز نەبێتەوە هەتا 19 مانگە توانین بڵێن ئەم سیستەمە تازەیە ئەو چاکسازیانی کە ئەنجامیدا بۆ بەڕێز محمەد شیمشەک نەتیجەکانی بەرەو باشبوون ئەڕۆی بەڵام لە 19 مانگ کاتێک پۆلیسی تورکی هەڵی کوتایە سەرماڵی ئیمامۆغڵو سەرۆک شارەوانی گەورە شارەوانی ئەستەمبول ئەتوانم من ئەگەر کۆمنتێک بمەوەیە کە لە ماوەی ئەم ساڵ و نیوەیە کە بەڕێز محمەد شیمشەک ئەو کۆمەڵە بڕیارانی کە داوی و ئەو ئەنجامانی کە بەدەستیە نابوو لە ماوەی شەو ڕۆژێکە توانم بڵێم 150 و دەستکەوتانی لە دەستدا تەنها بۆ نمونەیەکیش بۆ جەنابەت ریزەروی نەقدی بانقی مرکزی و کۆزانین لە دوای 2007 دوای انقلابەکە لە تورکیا بە ڕێژێکی کەم نزیک لە 130 میلیارد دلار کە ریزەروی بانقی مرکزی بوو لە دەستیدا بوو تورکیا بەڵام تا 19 مانگ 65 میلیارد دلار لە ماوەی ئەم یەک ساڵ و نیوە یەدەگی نەختینە لە بانقی مرکزی تورکیا هەبوو بەڵام لە 19 مانگ هەتا ئەمڕۆ 140 ئەو یەدەگە لە ئێستا فرۆشراوە کە خۆی دەبینێتە نزیکەی 25 میلیارد دلار تەنها دۆلار خراوەتە بازارەوە لە تورکیا بۆ ئەوەی ئەو هەڵاکشانی لیرەی کە ئێستا وەکو جەنابەت باست کرد لە دوای 19 مانگ لە 36 لە 3600 لیرەوە خۆی بینێەوە لە نزیکەی 4200 لیرە هەرچەنە ئەمڕۆ کە ئەیبینین 3700 ئەوە نەتیجەی ئەو خستە بازارە زۆرەی دۆلار بوو کە من پێم وایە زەرێکی گەورەی لە ئابووری تورکیادا ئەم ئەحداسە سیاسیانی هەفتەی ڕابردوو بۆیە بێگومان تورکیا وڵاتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستانیش بۆ پێی ئەمە ساڵان نزیک لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا ساڵان نزیکەی 18 بۆ 20 میلیارد دلار باشە دکتۆر گۆڕینەوەی بازرگانیمان هەیە. دکتۆر کۆنتترۆلکردنی هەڵاوسانی لیرە پێویستی بۆ هەبوو کە ئەو هەموو پارێ بخاتە ئەو لە سەدا چ لە بخاتە بازارەوە بەکاری بێنێ؟ بێگومان لە تورکیا بازاری ئازادەوە سیاسەتی بانقی مرکزی لە تورکیاش پەیوەستە بۆ سیاسەتە نیۆ لیبرالیزمی کە لە دنیای اقتصاد و سیاسەتی دنیادا هەیە بۆی پەیوەستە بە بازاری جیهانی و نقطەیەکی گرنگ بۆ پرسیارەکەی جەنابەت وەڵامی بەمەوە ئەوەیە کە لە تورکیا سیستەمی بانقی پێشکەوتووە لە چاو خۆرهاڵاتی ناوەڕاستەوە و بەشێکی گەورەی سیستەمی بانقی لە تورکیا و توانم بڵێم بۆرسەش لە تورکیا کە بۆرسەی ئەستەمبوڵ وەکو جەنابشت ئاگاداری کە ئێستا لە ماوەی هەفتەیە 109 بەهاکەی کەم بۆتەوە کە ئەمە زەرێکی زۆری بە هاوڵاتیان داوە بۆیە کە لیرە کاتێک بەو شێوەیە داشکانی کرد ئەمە بەمانای چی ئەمانەی ئەوەیە کە خەڵکێکی زۆر و بەرهێنەر لە دەرەوەی وڵات و بەرهێنەر کۆمپانیا گەورە جیهانەکان لە بۆرسەی ئەستەمبوڵ لە بانقەکانە کاتێک ئەبینن لە ڕووی سیاسیەوە یاخود لە ڕووی قانونیەوە مافو ئازادیەکان پێشێڵەکرێ و دیموکراسی پێشێڵەکرێ ئەمەوە ئەکە متمانەی و بەرهێنەری دەرەوە بە سیاسەتی یاخود بە سیاسەتی ئابووری وڵاتەکە کەمتر بکەوە ئەمەوە ئەکە کە و بەرهێنەری بیانی وەکوڵەن عملی سعب پارەی دۆلار یۆرۆ یاخود غیری پارەی تورکی لە وڵاتەکە ڕابکشێن ینی دەربکەن لە وڵاتەکە و پارەیە یاخود ئەو پارەیە زیاتر نەهێن لە وڵاتەکە بۆیە لەو کاتی کە وە بەرهێنەر متمانە
بە سیاسەتی ئابووری نامێنێ ئەمەوە ئەکە لیرە زیاتر بەو شێوەیە بشکێەوە تەڵەبی زیاتر لەسەر دۆلار بێ. من لەماوەیم هەفتەیە توانم بڵم خەڵکێکی زۆر ئێستا باسیەوەکەن کە لە بانقەکان دۆلار و یۆرۆکانیان ڕائەکێشن و تەڵەبێکی زۆر لەسەرەوەی خەڵک لیرەکانی ئەکاتە دۆلار لە بازاڕە لەسەر ئاستی تاکە کەسی ئەمانە هەمووی هۆی هۆکارێک بوو بۆ ئەوەی بەم شێوەیە لە بازار و بانقەکانە دۆلار کەم بێت و بۆیە حکوومەت مەجبور بۆ 25 میلیارد دۆلارە. باشە دکتۆر چاوەڕێکرێت کاتە لە 2017 بۆ ئاڵۆزیانەی هەبووە نزیکەی 130 بۆ 32 وەبەرهێنەران لە تورکیا ڕۆشتن. چاوەڕێکرێ و ئاڵۆزیە کە ئێستا بەردەوامە ئەوەندەی تر وەبەرهێنەران ڕووبکەنە وڵاتانی دەرەوە و تورکیا بەجێبێڵن. بێگومان پرسیارێکی زۆر جوانە وەک ئاماژەم پێ هەتا هەڵبژارنەکانی 2023 بەو شێوەی بوو، بەڵام دوای هاتنی بەڕێز مەحمەد شیمشەکە کەسایەتێکی گرنگی ئابووریەوە لەسەر ئاستی جیهانیش تەنانەت ئەو شێوەیە ئەکس ببووەوە خەڵکێکی زۆر وەبەرهێنەر ڕووی کردبووەوە تورکیا ئەم ماوەیە و بەرەو باشی ئەڕۆی، بەڵام لە دوای 19 مانگەوە توانم بەڵێ بێگومان ئەتوانم بڵێم لە ئێستاە حرەکەکە ئەکسیە و خەڵک ترسی لێ نشتووە، چونکە نقطەیەکێک کە زۆر کەس وەبینەرانیش پێویستە بزانن لە سیستەمی جیهانی دارایی و ئابووریا لە سیاسەتی اقتصادیە بەشێکی گەورەی بێجگە لەوەی کە سیاسەتی ئیدارەدانی اقتصادی و ئابووری وڵات گرنگە بەشێکی تریشی پێویستە بە ماف و ئازادی و بەرجەستەکردنی دیموکراسی. هەر کاتێک ماف و ئازادیەکان زەوت کرا لە هەر وڵاتێکە، هەر کاتێک کە سیستەمی قانونی لە وڵاتەیە بەرەو پێشتووە ماف و ئازادەکان پێشێڵ کرا ئۆتۆماتیکیەن تەسیرێکی گەورەی ئەبێ لەسەر ئابووری ئەو وڵاتە وەکو لە نمونی تورکیای ئەیبینین کاتێک تۆ سەرۆکی گەورەترین شارەوانی لە ئەستەمبوڵە و مرەشەحە بۆ سەرۆکایەتی کۆمار دەستگیر دەکەی ئەمە متمانی و بەرهێنەر کەم ئەکەوە سەبەبی گەورەی لە ئێستاە کە بۆسە سەتانۆ داشکاوە کاتێک لیرە 16 بەهاکی لە دەسەدا پەیوەستە بەو گرتن و کە تەنها سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ نییە، تەنها سەرۆکی شارەوانی شیشلیە بەیلوک دوزوو نزیکی 106 کەس هەندێک بزنسمانی گەوری تایەکە خاوەنی ملیارەها دۆلارن و لەم دۆسیانەیە لە ئێستاە لە زینداندان بۆیە پەیوەندی بەوە هەیە و حکوومەتیش لە ئێستا توانێت بڵێ سیاسەتێکی مداخەلەکردنی هەیە لە بازاڕەکانە و هەوڵەدا لیرە زیاتر نشکێ و یاخود لیرە لەو ڕێژەیە ڕابگرێت کە ئێستا هەڵیدا هەچەنە لە ماوەی ساڵونی ڕابردووە سیاسەتەکەەوە بوو کە مداخەلی بازار نەکا و هەوڵ با بازارێکی ئازاد بێ، بەڵام لە ئێستاە مەجبور بوو و هەرچەند ئێستا خەڵک داواکە کە وەزیری ئابووری دوێنێ ئۆزگورۆزۆ سەرۆکی جاپە داوای کرد کە مەحمەد شیمشەک استیقالە بە، بەڵام ئەمڕۆ ڕایگەیاند کە بەردەوامە و بەردەوامە لەسەر سیاسەتە چاکسازی ئابووریەکانیە. بەڕێز دکتۆر فاروق قەرەداغی شارەزای ئابووری تورکیا لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەڕێستە.